پەیوەندیەکانی تورکیا و پارتی گرژی تێکەوت. پۆلیسی تورکیا هۆشداری بە بارەگای بارزانی دەدات و 3 بار هەڵگری هاوکاری دەستی بەسەرداگیرە. چەند ڕۆژێک پێش ئێستا بوومەلەرزەیەکی وێرانکار تورکیا و سووریای گرتەوە و چەندین باڵەخانە تەختی زەوی بوون. هەمووان بەخەم بوون و چەندین چیرۆکی تراژیدی تۆمارکرا و زیاد لە 20,000 هاوڵاتی بوونە ژێردار و بەردیبینا ڕووخاوەکانەوە. وەک پیشەی هەمیشەییان مەردانە کوردانی هەر 4 پارچەی کوردستان لە دەرەوە و ناوەی وڵات هاتنە سەرخەت بۆ درێژکردنی دەستی هاوکاری بۆ زیان لێکەوتووان. چەندان کەمپەین ڕاگەیەندرا و هاوکارێکی زۆر کۆکرایەوە. منداڵان بە یاریەکانیان بەشداریان دەکرد. بە ساڵاتچوان بە موچەی خانە نشینیەکەیان بەشدار بوون. گەنج و پیر، سەرمایەداران و هونەرمەندان هەموو هاوکار بوون. سەرەتا ئاسایشی پارتی ڕێگری کرد لە ناردنی هاوکاریەکان و دەیانوت تەنها بارەگای بارزانی دەتوانێت هاوکاریەکان بگەێنێت. هاوڵاتیان تووشی تێڕامان بوون و هیچ سەر و دەرێکیان لەم هەڵس و کەوتە دەرنەکرد. خەڵکی دەیانوت ئاخۆ دەبێت چ حیکمەتێک لەم هەڵس و کەوتەدا هەبێت. چەندان لێکدانەوە بۆ ئەم باسە کرا و هەرزوو ئەم بڕیارە تۆڕە کۆمەڵایەتیەکانی داگیر کرد. هیچ کەس و لایەنێک هۆکارەکەی نەدەزانی. بەڵام پۆلیسی تورکیا ئاشکرای کرد دوای ئەوەی دەستی بەسەر 3 بار هەڵگری گەورەی دەستگای خێرخوازی بارزانی داگرت. پۆلیسی تورکیا لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە کە دەستیان گرتووە بەسەر 3 بار هەڵگری دەستگای خێرخوازی بارزانی کە وەک هاوکاری بۆ زیان لێکەوتوانی بوومەلەرزەکان هاتبوونە ئەوێ. پۆلیسی تورکیا ئاماژەی بۆ ئەوە کردووە کە ئەو بار هەڵگرانە پڕ بوون لە جگەرەی قاچاغ و دەستگاکە ویستوێتی بەهۆی هاوکاریەوە ئەو جگەرانە بگەێنێتە تورکیا و لەوێ ساغی کاتەوە. لە ئێستادا تەواوی ئەو بار هەڵگرانە دەستیان بەسەرداگیراوە و حکوومەتی تورکیاش داوای ڕوونکردنەوە لە پارتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات چونکە ترسیان لەوە هەیە کە لوپەلی قاچاقی تر لەو دەستگایەوە گواسترا بێتەوە.